سڵاو ئەم کاتان باش بینەرانی ڕۆژێکی نوێ من ئەمڕۆ لەگەڵتانم بۆ دروستکردنی بابەتێکی زۆر بەسوود کە ئەویش سرکەی سێوی خۆماڵەیە. ئەتوانم بڵێم سرکە بابەتێکی زۆر گرنگە لە هەر ماڵێکا بێ، دوور دەبن لە هەموو نەخۆشیەک و تەبعاً من ئەمڕۆ وەکو پزیشکێک قسە ناکەم، من وەکو ژنێک قسە ئەەکەم کە بەرهەمە خۆماڵیەکان چەند سوودبەخشە بۆ جەستەی ئێمە، چۆن هەر لە دێر زەمانەوە دایک و باوک و باو باپیرانی ئێمە بەرهەمە سروشتەکانیان بەکارهێناوە. ئێمەش ئەمڕۆ لەسەر ڕێچکەی ئەوان ئەڕۆین و پەرەی پێدەین. هیوادارم هەموو لایەک تەندروست و سەلامەت بن. خۆشەویستان، سەرەتا ئێمە ئەمانەوێ سێوەکە بشۆڕینەوە، چکە من سێوەکەم شۆڕێتەوە و حازرم کردووە. ئەمانەوە دەستکەین بە قاشکردنی سێوەکە. ئەمە سێوی خۆمانەشە. من هەتا سێوی بەرهەمی جوتیارەکانی خۆمان هەبێ سێوی دەرەکی ناکڕمەوە، بەکاری ناهێنم. ئەگە ئەو نەما ناچارم سێوە دەرەکیەکان بەرهەمی دەرەکی بکڕم. بەڵام ئەمە خۆشبەختانە چاکیەکەی لەوەدایە کە هیچ مەوادێکی حافزەی پێوە نیە، سێوێکی پاکە، هەر ئاوێکی پیاکەیت و ئەیشۆیتەوە و ئەیتر قاشیەکەی. ئێستا ئێمە ئەمانەوێ چۆنێتی سێوەکەتان پێ بڵێن کە چۆن هین دەکرێ. ئاوا بەو شێوەیە قاشەکانی هەتا ورد بێ هینەکەی باشترە، زووتر پێگە سرکەکەی، کە قاشەکانی گەورە بێ درەنگتر پێگە. ئەتوانن خۆشەویستان هینەکەشی لێکەنەوە، ناوکەکەی دەربێنەوە، ئەشتوانن دەری نەکەن، چکە ناوکی سێو بابەتێکی زۆر باشی، ڤیتامینێکی زۆر باشتەیە، ڤیتامین B7 ئەتوانن ئەویش دەرنەکەن. بەڵام من وەکو خۆم زۆر کاتدەری یەکەم و زۆر کاتیش هەر بە ناوکەکەیەوە. تەوان ئێمە ئەم سێوە کە قاشمان کرد ئەیکەینە دەبەیەکی باش، دەبەکە ڕێگە پێدراوی سەحەبێ، یا ئەگە تۆی خانم لە ماڵەکەی خۆتە ئەتەوێ بەشی خۆت دروست بکەی، ئەتوانی لە شوشەیە دروستی بکەی. ڕێزگەی دروستکردنی سرکەی سێو تەبعاً ڕێگەکانی زۆرە، هەیە بەبێ ئاو دروستیەکە بە مڕەکەزی، هەیە بە ئاوە دروستیەکە. من وەکو خۆم بە ئاوە دروستیەکەم، چکە بەبێ ئاو کە دروستێک کرد کە ڕوویەک دروستەکە لە سەرسەرەکەی بتەوێ و نەتەوێ ئەو کەڕۆ ئەبێ دروستکە، چکە بەکتریاکەیەتی بەکتریاکەی نشونما دەکا شیرینەکەی ئەگۆڕێ بۆ ئەو بەکتریای و ئەگۆڕێ بۆ ترشی. ئەگەر کەڕووی سەرەکەی بوو بە سەوز یا ڕەش یا زەرد، ئەو کاتە ئەبێ ئەو سرکەیە فڕێ بدرێ، چکە کەڵکی خواردنی نامێنێ. بەڵام ئەگەر کەڕۆکەی سپی بوو واتە بەکتریاکەی زیندووە و بەکتریایەکی سوودبەخشە، ئەو کاتە ئەتوانی بێنی بیپاڵێەوە، بەس مەی کوڵێنە، سرکە نابێ بکوڵێ. سرکە کە کوڵە ئەو کاتە ئیشەکەت لێ خراپ دەبێ. سرکەی سێو کە دروستیەکەی ئێستا من بۆ 50 ڕۆژ دایەنم، 55 ڕۆژ لە ئاوێکی کەمی تیەکەم. مەسەلا بۆ نمونە 80 کیلۆ سێو ئەکەمە ناو دەبەیەکەوە، ئەو 80 کیلۆیە هینێک ئاوی تیەکەم، تقریباً 30 لیتری تیەکەم. ئەو 30 لیترش ڕۆژانە لەگەڵ تێکدان و لەگەڵ دروستبوونی سرکەکە وردە وردە ئەو ئاوەش بۆ خۆی کەمەکە. بەڵام یەک شت زۆر گرنگە کە ئێوەی بەڕێز بیزانن لێرەوە، سرکە هەیە هەوێنی تێەکە، هەیە تێی ناکە. من وەکو خۆم هیچ هەوێنێکی تێناکەم، چکە کە یەکێک هاتە دوکانەکەم وتی تخوا بۆ نەخۆشمەوێ هیچی تیان نیە، من چۆن جوابی ئەو سوێندەی بەمەوە کە ئەو سوێندی منی یاوە. بەڵام کە هەوێنێت تێ کرد دڵنیاتانەکەمەوە بۆ هیچ نەخۆشیەک نابێ، بۆ خواردنیشی ئەوەنە تەندروست نییە. ڕاستە چەوریەکان لابە، بەڵام بڕوا بکەن بۆ زۆر شوێنی تر وەکو قۆڵۆن و مەعیدە و ئەو شتانە زەرەدی هەیە. بەس من وەکو خۆم هەوێنی تێناکەم، کە هەوێنت پێ نەکرد
ئەو کاتە سرکەکەی تامی زۆر هادی دەردەچێ کە تامی هادی دەرچوو تامێکی خۆشی هەیە ئەتوانی جا زۆر کەساڵە سرکەکە ڕوونە ئەڵم ئەگەر حەزەکەن خەز هین بێ تامەکەی زۆر ترش بێ هەوێن تام وەکیەکەم بەڵام ئۆباڵی بە ئەستۆ خۆتان لەبەر ئەوە هەوڵ بن ئێوە بە ئەو بەرچاوڕوونێتان هەبێ هیچ کاتێک سرکەیەک مەکڕن کە ترشیەکەی زۆر بێ لەبەر ئەوە هیوادارم هەموو لایەکتان هەوڵ بن لەگەڵ بابەتە تەندروستیەکان بابەتە سروشتیەکان کە لە دێر زەمانەوە دایک و باوک و کەسوکاری ئێمە بەکاریان هێناوە هەمیشە هەمویان بە تەندروستی ژیاون ڕاستە ئێستا ئەو هەوامان خراپە خواردنەکانمان هەمووی خراپە بەڵام با ئێمە ژن میهرەبانی خۆمان بنوێنین ئاوڕێک لە ماڵ و تەندروستی ماڵ و مناڵمان بینەوە بڕواتان بێ هیچ لە بابەتەکان ناگۆڕێ بۆ خۆتان وەرنە دەرەوە هەم وەتوانین دروستی کەن بۆ فرۆشتن هەمەتوانین بۆ ماڵ و مناڵتان بۆ ئەوەی پارێزراو بن لە هەموو نەخۆشیەک کارێکی زۆر ئاسانیشە زۆر قورس نییە سێوەکە ئەکڕی ئەی شۆیتەوە جوان قاشیەکەیت و ئەکەیتە دەبەیەکەوە ڕۆژانە ئیدارەی بە سەردانی بکە هەموو ڕۆژێکێکی بە هەمیشە کە پێگەیشت دوای 55 ڕۆژ ئەهێنم بە کەتانێکی جوان و پاک ئەیپاڵێم و ئەیکەمە ناو شوشەوە خۆشەویستان من ئێستا سێوەکەم قاش کردووە شۆردمەوە قاشم کرد ئەمەوێ بە کورتی یەک شتان پێ بڵێم خواردنەکەی ئەکەوێتە سەر خۆتان من وەکو خۆم بۆ مریشک بەکارێنم بۆ زەڵاتە بەکارێنم لەگەڵ هەنجوین و ئاوا تێکەڵ یەکەم مناعی جەستە زۆر بەرزەکاتەوە من خۆم کە ئەڕۆم بۆ شاخەوانی بەس هەنجوین و ئاو و سرکەکە تێکەڵەکەم بێکەوە بەکاری ئەهێنمەی خۆم دیارە هەموو شتێکیش زیانی لە بەکارهێنانی زیادەیدایە نابێت زۆر بەکاری بێن ئێستا ئەمە ئەکەینە ناو دەبەیەکەوە کە دەبەکەمان حازرە ئەیکەینە ناو ئەوێەوە ئەمە طبعا اینجا ئاوی تێکەی ئاوەکەمان یا ئەبێ کوڵاو بێ یا بێ ئاوی معدەم بێ ئاوێکی باش بێ ئەمەندەی بەسە چکە زۆر نابێ زۆری تێکەی طبعا سەری داپۆشی هەموو ڕۆژێ سەرەکەی لە ئەبێ بە خاتری و بەکتریاکەی هات چۆکا و نەمرێ لە ناویە کە بەکتریاکەی زیندوو بوو زوو پێگا ئیتر من بەرهەمی 50 ڕۆژ ئەمە بۆ 55 ڕۆژ ئەبێ داینەی بەڵام من بەرهەمی 55 ڕۆژ لەمە پێشم هەیە کە ئەمە سرکەکەیە ئەمە پێگەیشتووە ئیتر ئەمە ئێستا ئامادەیە بۆ خواردن ئەمە بەرهەمی 55 ڕۆژە ئەمەشە بێدانین تا تقریبا 55 بۆ 6 ڕۆژ اینجا پێ ئەگا و بەکاری ئەهێنی بۆ خواردن